لە گفتوگۆکەی سکرات لەگەڵ پۆلیس گەیشتنەوەی کە وتاربێژی پەیوەندی بە بابەتێکەوە هەیە و بۆ تێگەیشتن لەو بابەتە لە بابەتی وتاربێژی ئەوەی کە وتاربێژی دەیکاتە بابەتی خۆی شتێکی تریش دێنێتەوە بابەتێکی تر دێنێتەوە و ئەو شتەش کە گرنگی بۆ بابەتە دەدا ئەویش باز دەکات. طبعا ئەو دوو بابەتەی کە هەن کە ئەو هونەرانە و سێبەری ئەو هونارانە ئیحتیمامیان پێ دەدەن یەکێکیان لەشە ئەوی تریان دەروونە و هونەرەکان بە دوو جۆر گرنگی بە هەر یەکە لەو هونەرانەی کە یەکێکیان تایبەتە بە بابەتەکەی دەرونی ئینسانە ئەوی تریان بابەتەکەی لەشی ئینسانە یعنی ئەو هونەرەی کە ساغی دەروون دەپارێزێت دوو لقە دوو فەرع دوو جۆرە لە هونەر یعنی دوو جۆرە لە زانست ئەوەش کە ساغی لەش دەپارێزێت بە هەمان شێوە دوو جۆرە لە هونەر کەواتە ئێستا بابەتەکە ڕوونەکە دوو بابەتە یەکیان دەرونی ئینسانە یەکیان لەشێتی و هونەرەکانیش دەکرێت ئێمە بەجیا لەوەی کە سکرات باسی کردووە یەکێکیان ناو بنێن هونەری لەش ساغی و یەکێکیان ناو بنێن هونەری دەروون ساغی یعنی ئەو هونەرانەی کە ئەو هونەرانەی ئیتیمام بە دەروون دەدەن بۆ ئەوەی بە ساغی بمێنێتەوە لە دۆخی ساغیا بمێنێتەوە یا ئەو هونەرانەی گرنگی بە لەش دەدەن بۆ ئەوەی بە ساغی بێەوە. تەوانە ئەو هونەرانەی کە ئێمە لەشی ساغمان هەیە و لەشیشمان هەیە وا دەردەکەوێت ساغە بەڵام ساغ نییە. سکرات لە مناقەشەکەیە لەگەڵ پۆلسا باس لەوە دەکا لەوانەیە کەسێک دیعای ئەوە بکە کە لەشی ساغە بەوەی کە دەجوڵێتەوە و وا نیشان دەدا وای لێ دەردەکەوێت کە جوڵە وشتی لەشی تەواوەوانە ئەڵێ بەڵام ئەوەی کە دەزانێ ئەم کەسە لەشی ساغ نییە لە ڕاستیە فزیشکەکانە و ئەوانن کە ڕاهێنانی وەرزشی دەکەن بە یان ڕاهێنەرە وەرزشیەکان ئەوانەی کە وەرزش دەکەن بە خەڵک بە مەبەستی ئەوەی کە جەستە لە دۆخێکی ساغا بمێنێتەوە لەبەرەوە دەکرێت لە ساغی ساختە و دەروون ساغی ساختەشمان هەبێت یعنی کەسێک دەرونی دەڕووی دەرونیەوە خۆی وا دەردەخات و یا وا دەردەکەوێت کە دەروونێکی ساغی هەیە بەڵام لە عینی کاتە ئەم کەسە دەروون ساغ نییە ینی دەرونی ساغ نییە و نەخۆشە یا کەسێک وەکوەر وتمان دەتوانێت لەشی وا نیشاندات و لە عینی کاتە لەشی نەخۆشە. جا ئەوانەی کە تارمایی ئەم هونەرانن خۆیان وەک ئەم هونەرانە نیشان دەدەن دێن چی دەکەن؟ دێن ئەوەی ساغ نییە بە ساغ نیشانی دەدەن. بۆ نمونە ئەو تارماییانەی کە ڕەبتن بە هونەری لە دەروون ساغیەوە ڕاهێنان بەو دەروونە دەکەن بە جۆرێک کە بتوانێ هەمیشە وا خۆی نیشاندا دەروونێکی ساغ بە هەمان شێوە ئەوانەش کە ڕەبتن بە ڕوتوشکردن و جوانکاری لەشەوە ینی تارماییەکانی لەش ساغی هونەری لەش ساغی ئەوانەشیش لەسەر ئەوە دەکەن چۆن ئەو جەستەیە وەکو جەستەیەکی ساغ دەرکەوێت نەک خۆی ساغ بێت لەبەرەوە دێن ئەم جەستەیە ڕوتوش دەکەن میکیاجی دەکەن شکڵێکی پێ دەدەن کە جەستەیەکی بەهێز و ساغ بنوێنێت بەڵام لە عینی کاتە ئەم جەستەیە کە وا دەردەکەوێت جەستەیەکی بەهێزە ئەگەر بکەوێتە ناو بوارێکەوە و کارێکی عملی بکە ئەلێرا دەردەکەوێت کە ئەم جەستە
ساغ نییە بۆچی چونکە ئەوەی کە لێی دیارە کە ئاوایە دەبێ ئیشەکەیە بتوانێت بیکە بەڵام کە دەچێت دەیەوێت ئەو ئیشە بکە ناتوانێت بیکە یعنی چی ینی ئەوە ئاشکرا دەبێت کام جەستا ئەو هێزەی تیانە کە وا نیشان دەدا تایەتی تاوان لە وانەکەی پێشووەمان باس کرد کە سکرات پێی وایە ئەوانەی تارمایی ئەو دوو هونەرن هونەری لەش ساغی و هونەری دەروون ساغی ئەوانە لە ڕاستیا خەریکی ڕووپاماین یعنی ڕووپاماییش چییە ئەوەیە کە شتێک وا لێ بکەی خۆشی کەی لای خەڵک ئەگەر خۆشی شتەکە خۆش نەبێ بەس وای لێکەی خۆشی کەی لای خەڵک بۆ نمونە شتێکی تاڵە دەیە تۆ دەدێنی خۆی لە خۆیان تاڵە ئەو تاڵیە تەبیعیە کە تایەتی لای دەبەی بەچی ڕووپۆشی دەکەی بە شتێکی شیرین بۆی کەسەکە هەست بە تاڵیەکەی نەکا بەس بە شیرینیەکە بکە و بیخوات وەلا هەر شتێکی ترا تۆ دیت ئەم هێنە دەکەیت ئەم میکیاژی ئەو شتە دەکەیت جوانکاری بۆ دەکەیت ئیتر یا دەکرێت بڵێن خۆشکاری بۆ دەکەی بۆ ئەوەی کە ڕەبتە بە تامەکانەوە جوانکاری بۆ دەکەی بۆ ئەوەی ڕەبتە بە بینینەوە و ئەم شتە هەم جوان دەکەی کە خۆی جوان نییە جوانی دەکەیت شتەیە خۆی لە خۆیان جوانە شتیشەیە جوان دەکرێت یعنی شت هەیە جوان دەبێت ینی لە پرۆسەی پێگەیشتنی خۆیان پڕ دەبێتەوە و جوان دەبێت ینی ئیمکانێکی تایە دەردەکەوێت شتێکی شەیە بەڕواڵەت لە دەرەوە ئێمە دەیدەین لەو شتە تاوەکو وا بنوێنێ کە جوانە ئەمە زان وەکوچی وایە وەکەوە وایە زێڕێکمان هەیە لە خۆیان زەردیەکی جوانی درۆشاوی تایە ئەم زەردیە و درەوشانەوەی ئەو ڕەنگە زەردە بە هیچ شتێک نابێ ینی لا ناچێت لە خۆی لا نادا بۆچی چونکە لە ناوەوەیان زەردیە ڕەبتە بە وجودی ئەو شتەوە بەڵام کاتێک ئێمە معدەنێک دێنین ڕووپۆشی دەکەین بە زەردێکی ڕەنگێکی زەردی بریسکەدار یا هەر شتێکی تر ئەمە لە ڕاستیا خۆی ناگرێت لە بەردەم ئەو تاقیکردنەوەی کە تێ دەکەوێت و ئەمە کاتێ ماوەیەکی بەسەرا دەچێ ئیتر ئەوەی ئەو ڕەونەقەی کە هەیەی لە دەستی دەدا بەڵام ئەوەی کە لە ناوەوە ئاوایە هەمیشە لە چیایە لە حاڵەتی درەوشانەوەیە ینی ئیمکانی خۆی تایە بۆ ئەوەی ئەو بدرەوشێتەوە جەستە ئینسانیش ئیمکانی خۆی هەیە بۆ ئەوەی ینی پڕ بێتەوە ئەو هێزە پێیاکە کە دەبێت پەیدایکە ینی لە ڕێگەی وەرزشەوە کەسێک دەتوانێت جەستەی ئەو ئیمکانیەتی لە ناوە هەیە ئەو جەستەیە خۆی ینی لە ڕێگەی ئەو وەرزشەوە ئەو پڕیە وەردەگرێت ینی لە خۆیە ئاوایە ئێمە وامان لێ نەکردووە وابێت لەبەرەوە بەقەدەر ئەوەندەی کە دەردەکەوێ ئەوەندەش لە توانایە هەیە کە بیکە و ئەم جەستەیە کاتێ دەکەوێتە ناو بوارەکانەوە ئەو ڕەونەقەی خۆی ئەو هێزەی خۆی لە دەست نادات بەڵام ئەوەی کە ڕوتوش کراوە بەوە کاتێ دەچێتە ناو بوارەکانەوە ئەوە تووشی ئەو کێشەیە دەبێت ینی ئەم جەستەیە تەنها بۆ نیشاندان بۆ تەمسیل کەڵکی هەیە چونکە لە ناو تەمسیلات ئەم جەستەیە لە ڕاستیا تاقی ناکرێتەوە بەڵام لە ناو واقعە لە ناو ئەوەی کە هەیە لە ناو وەرزشا بۆ نمونە لەوێ تاقی دەکرێتەوە جا ئەم هونەرانە لەگەڵ ئەو تارمایانەی کە هەیەە لە یەک دەچن ئیشەکەیان هەمان ئیش لەسەر هەمان بابەت دەکەن بەڵام یەکێکیان بە ساختەیی کارەکە دەکا ینی ئەو شتە دروست دەکا یەکێکیان وا لەو شتە دەکا کە دوا جوانیەکەی بدرەوشێنێتەوە ساغ ینی لە ساغی خۆیان بمێنێتەوە نەک وای لێ بکا کە ساغ بۆ نمونە تۆ ئازارەکەیە لە جەستەتە کەسێک دێ بەنجیەوە ئازارە دەکا ئەمە ینی ئەوە ناکە ئازارەکە نییە ئازارەکە هەیە بەڵام تۆ هەستی پێ ناکەیت ینی ئیش لەسەر هەستەکان دەکا ئەوەی کە ئەو ساختەکردنە ئیشکردنە لەسەر هەستەکان چونکە هەستەکان چین فعلەن دەخەڵەتێن بێن هەر لەوێ دیکارت مۆزوعی هەستەکان هەمووی دەخاتە ژێر پرسیارەوە ئەوەی ئێمە لە ڕێگەی هەستەکانەوە وەرمانگرتووە
پرسیاری دەکەوێتە سەر لەبەر ئەوە ئەمانەش ئەو مەجالیان وەرگرتووە ئەو شتانە لەبەر ئەوە چ بینین توانای ئەوەی هەیە بینی بخەڵەتێنێ دەتوانێت تامی ئینسان بخەڵەتێنێ ئەوانەی کە هەیە ئەم خەڵەتانە دروستکە وە سوود لەوە وەرگیراوە چۆن بەبێ ئەوەی کەسێک خۆی مانوو کا ببێتە خاوەنی ئەو شتە وەکەوەی کە لە پێشتر دەڵێ بە گۆرگیاز بە سوکرات دەڵێ سوکرات ئەوە باش نییە کە تۆ خۆت ینی خاوەنی هەموو هێزی ئەو هوەرانە بیت لەگەڵ ئەوەشا تۆ نەچوو بیتە ناو فێربوونی ئەو هوەرانەوە جالەوە باشتر هەیە وەکەوە وایە بڵێ من یەک شدەیە دەیخوێنم لە ڕێگەی ئەم شتەوە دەبمە ئەندازیار و دەبمە پزیشک و هەموو مێنەکان من تایە دەبمە خاوەنەوە پیش و هوەرانە ئەمە تەمان بە شکڵێکی ڕواڵەتی عەرەزی کەسەکە دەتوانێت بێتە خاوەنی ئەو شتانە ینی وا دەرکەوێت کە خاوەنی ئەو شتانەیە بەڵام بە شکڵێکی ڕاستەقینەم کەسە ناتوانێت ببێتە خاوەنی ئەو هەموو هوەرانەوە لە هەموو شوێنە باش بێت لەبەرەوە ئەمە ڕێگاکەت بۆ کورد دەکاتەوە بەڵام لەگەڵ کوردکردنەوەی ڕێگاکە چی دەکات شتێکی ساختر بۆ بەرەم دێنێ لە جاتیەوەی کە شتێکی ڕاستەقینە بێنێتە ئاراوە یا وا لەو شتە ڕاستەقینەیە بکە توانە ڕاستەقینەکانی خۆی ئاشکرا بکە طبعا سوکرات دوایەوە کە باس لەوە دەکا کە مۆزوعی ساختەکردن بەڕاستی هەل لەو شتانانیە کە ڕەبتی بە لەشەوە هەیە ینی هەل لەش ساغی و لە جوانی ساختە ناکرێت بەرق و دەروون ساغی و دەروون جوانیش ساختە دەکرێت ینی کەسێک دەروونێکی پاک و چاکی هەبێ ئەمەش ساختە دەکرێت ینی کەسێک دەتوانێت خۆی وانیشاندا چاکە خۆی وانیشاندا دانایە خۆی ینی ئەوە نیشان بدا کە دارای فەزیلەتێکە لە کاتێکە دارای ئەو فەزیلەتە نییە تامان ئەگەر ئەمەم لە حەزتان کردوێ هەموو ئیشکردنە لەسەر هەستەکان لەبەرەوەی زۆرینەی خەڵکیش شوێنی هەستەکان کەوتووە ئەو حاکمەی کە لەوێ دەبێتە حاکم لەسەر ئەوەی کە ئەم شتە ئاوایە یا ئاوانیە ئەمە بە حەقیقەت وایە یا فعلەن دەمان خەڵەتێنێ کێیە هەر ئەو جمهورەیە ئەوەیە کە بە هەستەکانی ژیان دەگوزارێنێ و ئەوەیە هەر دەیەوێ وا ببیندێ وایە نەک خۆی وابێت لەبەرەوە ئەمە ڕێگایەکی ئاسانە و پێویستی بە ماندووبوون نییە چۆن بە خێراترین ڕێگا خێراترین کات بگەینە ئەوەی وەکو ئەو دەستکەوتە ئێستا دەچینە سەر گفتوگۆیەکی ورد لەبارەی ئەوەوە کە گۆرگیاز داوا دەکا مۆزوعە ڕۆشن کاتەوە بووی سوکرات هیچ دەست دەکا بە ڕۆشنکردنەوەی بابەتەکە زیاتر بۆ هەوڵ دەدا ئەوە جیا بکاتەوە کە وتاربێژی چۆن تارمایی هوەرێکە کە عیبارەتە لە سیاست وە سیاسەتیش گرنگی بە دەروون دەدا ینی سیاست ئەو هوەرەیە کە دەروون بە ساغی دێڵێتەوە و وای لێ دەکا ساغ بێ و وای لێ دەکا ساغ بێ و لە ساغیشدا بمێنێتەوە طبعا باسی ئەوەی کرد پێشتر کە سیاست دوو بەشی هەیە بەشێکی تەشریعە یاسادانانە بەشێکیشی تەنفیزیە لەم لاش وتاربێژی تەبەنەوە تارماییەکەی دوو بەشە بەشێکی وتاربێژیە کە گۆرگیاز خۆی بەخاوەنی هوەرە دەزانێت بەشێکیشی سەفسەتەیە سەفسەتە لەگەڵ وتاربێژی وتار یەکێکیان تارمایی یان وتاربێژی تارمایی تەشریعە ینی لە سیاسەتا فەرعی تەشریعی ئەوانێک یاسادانان ئەوی تریشیان بڵێن سەفسەتەش تارمایی یاسا جێبەجێکردنە ینی زانستەکان فەرعێکیان هەیە دانانی یاساکانە فەرعێکیشی هەیە لقێکیشی هەیە بۆ ئەوە دەبێت کاتێ لەو یاسایە لادرا چۆن ئەو شتە بێنرێتەوە سەر یاساکە ئەمە دواتر من هەوڵ دەدەم زیاتر ڕۆشنی بکەمەوە
ئێستا سوکرات بە تێکستەکە بخوێنینەوە لەگەڵ تێکستەکە دەست بە لەگدانەوە کەش بکەین. گۆرگاس داوا دەکا بابەتەکە ڕوونکاتەوە، سوکراتیش دەڵێ زۆر باشە، ئێستا هەوڵ دەدەم گەرکرا بیرکردنەوەی خۆمت لەو بارەیەوە تەواو بۆ ڕوونکەمەوە. من دەڵێم دووشتن کە دوو هونەر لە بەرامبەریانەوە هەن. ئەو هونەرەی کە پەیوەستە بە دەروونەوە بە سیاست ناوی دەبەم و بەڵام ئەو هونەرەی کە پەیوەندی بە ساغڕاگرتنی لەشەوە هەیە ناتوانم بە ناوێک ناوی بێن، چونکە دوو بەشە و هەر بەشێکی ناوی خۆی هەیە. ئێمە لێرە بە ناوی چیەوە نامانبر هونەری لەش ساغی، ئەوی ترکە و ناوی ناسیاست ئێمە بە هونەری دەروون ساغی ناومان بن، یعنی سیاست هونەری ساغڕاگرتنی دەروونە، ئەوی تریش کاو دەڵێ ناوە گشتەکەی نییە، دوو جۆر لە زانینە، ئەوەیان هونەری ساغڕاگرتنی لەشە. لەبەرەوە دەکرێن ناوی بنێن هونەری لەش ساغی، ئەوی تریان ناو بنێن هونەری دەروون ساغی. یا بزانین ئەو دوو هونەرە چییە کە ئەو یەکەی تریان هەیەە. ئەڵە بەڵام ئەو هونەرەی کە پەیوەندی بە ساغڕاگرتنی لەشەوەیە ناتوانم بە ناوێک ناوی بێنم، چونکە دوو بەشەوە هەر بەشێکی ناوی خۆی هەیە، بەشێکی وەرزشە، بەشێکی پزیشکیە. یعنی پزیشکی وەرزش وەکو یاسادانان و جێبەجێکردنی هونەری جێبەجێکردنی یاساکان ئاوایە، یعنی یاسادانان و ڕەواکاری، وەرزش یاسادا ڕێژەرەکەیە، بەڵام پزیشکی ئەوەیە کە یاساکان جێبەجێ دەکات. ئەو بەشەی سیاست کە پەیوەندی بە یاسادانانەوە هەیە وەک وەرزش وایە، وەرزشی خستە ناو مۆزۆی یاسادانان، دوایی باسی دەکەمەوە چۆن وایە، تەبەن لێرە باسی ناکەم. ئەو بەشەشی پەیوەندی بە ڕەواکاریەوە هەیە، یعنی پەیوەندی بە دادگا و مەحکەمە و شتانەوە هەیە، وەک پزیشکی وایە. یعنی پزیشکی چییە؟ هونەری حکومکردنی مەحکەمەکردنی جەستەیە. ئەگەر بێت و ڕەواکاری یا دادوەری هونەری مەحکەمەکردنی دەروون بێ، ئەوە پزیشکی هونەری مەحکەمەکردنی لەشە. ئەڵێ هەر یەک لەو دوو بەشە ئەو چوارە ئەو دوو بەشەی ئەو چوار دوو هونەرە ئەفەن هەر یەک لەو دوو بەشەی ئەو چوارەش دوو هونەری جیاوازن کە بابەتێکی ئەو بەشیانەیە، یعنی دوو بە دوو هەر یەکەیان بابەتەکەیان مشتەرەکە، یەکێکیان جەستەیە، یەکیان لەشە، یەکێکیان دەروونە. پزیشکی وەرزش بابەتەکەیان لەشە، پزیشکی وەرزش بخەنە خانەیەکەوە کە ئەمانە ئێتیمان بەچی دەدەن؟ بە لەش ساغی دەدەن. ڕەواکاری و یاسادانانیش بابەتەکەیان دەروونە، ئەوانەش ئێتیمان بە دەروون دەنن، یاسادانانی لەگەڵ ڕەواکاری. بەڵام لەگەڵ ئەوەی کە بابەتەکەشیان هەمان بابەتە، لە هەندێک خاڵیشدا جیاوازن لێتر. گەرام چوار هونەرە بەم شێوەیە بن، هەموویان بۆ ئەوە بن کە لەش و دەروون بگەێنن بە باشترین ساغی و چاکێکی باڵا، ئەوە ڕووپامایی بە جۆرە جیاوازەکانیەوە خۆی وا دەبینێتەوە کە لەش و دەروون بەو ساغیە دەگەێنن، بەڵام ئەم کارە لەسەر بنچینەی زانین ناکەن و تەناوا لە لەش و دەروون دەکەن کە ساغ دەرکەوێت. ئەمە تەمان ڕووپامایی لەگەڵ هونەر، بڵێن هونەری ساغڕاگرتن بە ساغڕاگرتنی لەش و بە ساغڕاگرتنی دەروونیشەوە، ئەمانە لە ڕاستیە ڕووپامایی لەسەر ئەساسی زانین نییە، هونەرەکان لەسەر ئەساسی زانینن. ئەو تارمایی ئەمە، چونکە ئەوەی دەیکاتە شتێکی ڕاستەقینە چییە؟ زانینەکەیە. جا لێرە بەر لەوەی زیاتر لەوە بڕۆم، ئێستا من هەوڵ دەدەم دەست بە ڕوونکردنەوەی ئەم هاوکێشە ئاڵۆزە بکەم کە بەڕاستی دواتر زۆر ئاڵۆزتر دەبێت، بەڵام ئێستا ئەگەر شتەکان ڕوونکەمەوە ئەو کاتە ئەوەی کە دێت بە ئاسانی دەتوانین لێ تێبووین. با یەکەم جار بچینە سەر مەوزوعی جاکردنەوەی ئەوەی کە ڕەبتی بە یاسادانانەوە هەیە
دانانی سیستەم لەگەڵ ئەوەی کە سەرپەرشتی لە جێبەجێکردنی سیستەم دەکات. طبعا ئەوەی سەرپەرشتی لە جێبەجێکردنی ئەو کاری ئەو سیستەمە دەکات شتێکە نەگەوەی جێبەجێ دەکات، ئەوەی کە سەرپەرشتی ئەم جێبەجێکردنە دەکات لەگەڵ ئەوەی کە سیستەمەکە دادەنی. ئەمانە دوو ئیشی جیاوازن. ئەمە طبعا لە مەوزوعی دەوڵەتە بە ئاسانی دەتوانین بیبین. لەناو دەوڵەتە مەجلیسێک گەیە بۆ دانانی یاساکان، بۆ ئەوەی خەڵکی بەپێی ئەو یاسایانە بڕوە و خەڵک دەبێ ئەم یاسایانە وەرگرێ و لەناو کار و کردەوەکانی و کارانی کە دەیکا چی بکە جێبەجێ بکە و دەبێت لە پەیوەندی لەگەڵ یەکترا ئەو یاسایانە جێبەجێکەن. بەڵام کاتێک یەکێک ئەم یاسایانە لەناو کۆمەلگاکە جێبەجێ ناکا و لێیان لا دەدا، ئەو کاتە ئەو وێزەی کە سەرپەرشتی ئەم جێبەجێکردنە دەکا جێبەجێبوونی کردنی یاساکان لەلایەن کەسەکانەوە دێچی دەکات دێم مەحکەمەی ئەم کەسە دەکات. بۆچی؟ بۆ ئەوەی جارێکی تر بێنێتەوە بیخاتەوە ژێر حکمی یاساکان. بۆچی؟ چونکە ئەگەر لە یاساکان لایدا ئەو کەسە چییە نەخۆشە، دەبێت چاک بکرێتەوە. هەروەکو ئەوەی مەکینەیەکمان هەیە، ماشێنێک نظامێکی تایە، سیستەمێک بەپێ ئەو سیستەمە دەجوڵێتەوە هەڵسو کەوت دەکات. ئەگەر هاتوو خەلەلێکی تۆ کەوتەوە چییە؟ ئەو کاتە ناتوانێت یاساکە جێبەجێ بکات. دەبێت چی بکرێت؟ دەبێت چاک بکرێتەوە تا توانای جێبەجێکردنی ئەو یاسایانەی هەبێت کە سیستەمەکە فرمانیان پێ دەکات بە ئەو ئامێرە بیکات. جا لەشیش بە ئامان شێوە وەرزش یاساکانی لەش ساغی دادەن و بە کەسەکان دەڵێت کە چی بکەن و چی نەکەن بۆ ئەوەی لەشیان بە ساغی بمێنێتەوە. فەرزەن پیان دەڵێ چ خواردنێک دەبێت بخۆن و چی نەخۆن و دەبێت چۆن بجوڵێنەوە و چۆن تەمرین بکەن بە جەستەیان تاوەکو جەستەیان هەمیشە لە دۆخی ساغیا بمێنێتەوە. یعنی وەرزش وەکو هونەرێک لای گریکەکان لە ڕاستیە هەر ئەوە نەبووە کە بۆ بردنەوە و دۆڕان و مەوزوعی سراعی ململانەی هێز. وەرزش وەکو شتێک بەکارهێنراوە بۆ ڕاگررتنی جەستە، بۆ ساغ ڕاگررتنی جەستە. لەبەرەوە هەر ئەوانە وەرزشیان نەکردووە کە وەرزشەوان و لە ئۆلۆمپیاد دەرکەوتون. خەڵکی تر حەکمەن دەبێ وەرزشی کردبێ و ڕاهێنەرێکی زۆری وەرزشیش لەناو ئەسینا هەبوو بێ کە فعلەنەوە هونەرە بزانن و خەڵک ڕابێنن لەسەر ئەوەی کە لەسەر ئەو یاسایانەی کە دەبێ ئەوان جوڵە لە ڕێگەیەوە جەستەیان بخەنە جوڵە تاوەکو جەستەیان ئەو ئێنە وەرگێ، ینی ئەو لە ساغیا بمێنێتەوە. جا لێرە وەرزش سێردەکەی ڕەبتی بەچیەوە هەیە؟ ڕەبتی لە ڕاستیا بە لەش ساغیەوە، ینی لێرە جۆرێکە لە هونەر، ینی لای ئەوان جۆرێک بۆ لە هونەر. هەر ئەوە نەبووە چۆن ئەم جەستەیە بەهێزکا فێری فەرزەن هیترە بووە ئەوەی کە ئەوان کردویانە. بۆ نمونە ئەسپ سواری و مۆزوعی ڕەمبازی ئەمانە هونەری جەنگین، بەڵام وەرزش بۆچی بووە؟ بۆ ڕاگررتنی لەش بووە. تەمان ئەم وەرزشە ڕەبتە بەچیەوە لە پاڵ چیادایان ناوە؟ لە پار پزیشکیادایان ناوە. ینی وەرزش لای ئەوان یاسادانان چەند گرنگە بە نسبەت ئەوانەی کە یاسا جێبەجێ دەکەن، ینی محکەمە و بڵین موسسەی دادوەریەوە. ئەوەندە وەرزش گرنگە بە نسبەتیەوە بە نسبەت پزیشکیەوە. بۆچی؟ چونکە وەرزش نایەڵێت جەستە نەخۆش بکەوێت، نەساغ بێت. بەڵام کاتێک کە نەساغ بوو ئەوە پزیشکی چی دەکا؟ پزیشکی هەوڵ دەدا بیگەڕێنێتەوە بۆ ساغیەکەی خۆی. بەچی؟ لە ڕێگەی ئەوەوە کە ئەمە لای داوە لە چی؟ لەو نەریتەی کە بۆی دانداوە لەوە لای داوە دەبێ بیگەڕێنێتەوە سەر ئەو نەریتە. بۆ نمونە جۆرێک لە خواردن هەیە لە تعلیماتی وەرزشیا پێی وتراوە کە ئەم خواردنانە نەخوا.
یا بە ڕێژەیەکی کەم ئاوا بیخوا ئەم بە ڕێژەیەکی زۆر خواردوویەتی یعنی چی یعنی لە یاساکە لای داوەکە وەرزش بۆی داناوە لە ڕێی ئەمەوە تووشی نەخۆشی هاتووە کە نەخۆش کەوتووە یانی چی ینی جەستەی تر پێویستی بە چییە بە چاکردنەوەیە چاکردنەوە ژیانی چی ینی چۆن وای لێ بکەین بگەڕێتەوە سەر سیستەمەکە بکەوێتەوە بگەڕێتەوە ژێر کێفی سیستەم وە بەپێی ئەو سیستەما سوکەوتەکانی ڕێک خاتەوە وە خواردنەکانی ڕێک خاتەوە ئەی پزیشکی دێ چی دەکات پزیشکی دێ ئەمەی کە زیادەیەوە چووەتە ناو ئەم جەستەیەوە و ئەم هارمۆنیای جەستەکەی تێکداوە دەبێت شتێکی دروستکە دەرمانێک دروستکە یا شتێک بە نەخۆشەکە بڵێت دەبێت بیکە تاوەکو چی تاوەکو ئەوە دەربێنێت بۆ ئەوەی هارمۆنیا بگەڕێتەوە ناو جەستەکە کە گەڕایەوە بۆ جەستەکە و کاتە دەکەوێتەوە ژێر دەستی کێ یاسەکانی وەرزش ئەو کاتەی تر دەتوانێت یاسەکانی وەرزش جێبەجێ بکە بۆەوەی بە ساغی جەستەی بمێنێتەوە کەواتە ئەو هونەرەیان ڕەبتی بەچیەوە هەیە ئەویتریان پاسەوانیکەری پاسەوانی یاساکان دەکات یعنی پزیشکی پاسەوانی جێبەجێکردنی یاساکانی وەرزش دەکا بۆ لەشەکان تاوەکو لەشەکان بە ساغی بمێنەوە مەجلیسی تەنفیزیش یا مەجلیسی قەزا بڵێن ئەوەی کە دادگایی خەڵک دەکا نەک مەجلیسی تەنفیزیەوە هەر جێبەجێکردنەکەیە ئەوانە یاساکان وا لێ دەکەن کە خەڵک جێبەجێیان بکە بەڵام کاتێککە لادان لەم یاسایە ڕوودەدا ئەو کاتە شوێنێکی ترەیە کە پێی دەڵێن قەزا لەوێ چی دەکرێت ئەم کەسە بەوەی لادانی لە یاساوە بۆ تووشی نەخۆشیەکی ینی دەرونیە نەخۆشە ئەو کاتە بۆ ئەوەی دەرونیە ساغ بێتەوە دەبێت چی بکرێت دەبێت وای لێ بکرێت جارێکی تر ئەو یاسایانە جێبەجێ بکاتەوە ئەوەی کە لی لاداوە جێبەجێ بکە بۆی چۆ بۆی سزادانیەوە ینی کە سزاد دەدرێت ئەو کاتەم کەسە وا لێ دەکرێت کە جارێکی تر ینی تەوبە بکا جارێکی تر دێ یاسایی نەکە و لەژێر ئەو یاسایەت دەرنەچێ کە قەرارە حکمی ئەو بکا بۆ ئەوەی دەرونی بەساغی ڕاگرێت جا من لێرە حەز دەکەم هەندێک زیاتر وتمەوە لە مۆزوعی سیاست لە لای گریک تەبەن سیاست تەبەن ڕەبتی بە دەرونەوە هەبووە نەک بە ڕۆحەوە یعنی سیاست ڕەبتی بە تواناکانەوە هەیە نەک بەهرەکان سیاست ناتوانێت ئینسان وا لێ بکە چاک بێت بەڵام دەتوانێت وای لێ بکا کە چاکە بکا یا خراپە نەکات خراپە نەکات یا چاکە نەکات ینی ئەوە ناکە و کەسە چاکە بۆیە چاکە دەکات یا چاکە بۆیە خراپە ناکات نا ئەمە سەبەبەکەی ئەوەیە یاسایەکەیە ڕێگەی لێ دەگرێت لەوەی کە بۆ نمونە دزی بکە ئەم کەسە دزی ناکە نەک لەبەر ئەوەی نایەوێت دزی بکە و ئەگەر شتێکیش بدزرێ ئەو ئامادەیە بیگەڕێنێتەوە نەک لەبەر ئەوەی حەز دەکا بیگەڕێنێتەوە چونکە بەی خۆی نازانی بەڵکو ڕاهێنراوە لەسەر ئەوەی کە ئاوا بێت ینی لێرە سیاست ئیدارەی ئەو توانایانە دەکا ئیدارەی تواناپیشەیەکان دەکا وا دەکا کە ئەو تواناپیشەیانەی لە ناو تاکەکانی ئەو کۆمەلگایە هەیە ئەو توانایانە پێ بگەیەنێ بۆ ئەوەی هەر یەکە ببێتە خاوەنی پیشەیەک و بتوانێت ئیشێ بکە لە لایەکی ترەوە یاسایەک دادەنێ ماڵس و کەوت بۆ پەیوەندی مرۆییەکان ئەمیان پەیوەندیەکی پیشەیە پەیوەندی ئینسانەکانن بە مادەوە بەو مادە و کەرەستەی خاوەی کە لە بەردەسایە بۆی پێداویستەکان بە هەموویانەوە بەرهەمی بێنن بەڵام ئەوی تریان ئیلاقەی بەچیەوەیە پەیوەندی ئینسانەکان بەیەکەوە تەمەنە لێرە ئیتر ئەو یاسایانە دادەنێن کە یاساکانی بۆ نمونە زەواج و پەیوەندی خێزانی و پەیوەندی کەسەکان بەیەکەوە و مۆزوعی مڵک و پاراستنی مڵک و یعنی لێرە یاسایەکەیە بۆ پاراستنی مڵک و ماڵی خەڵک دەبێ هەمووی جێبەجێ بکە یاسایەکەیە بۆ ینی هەوڵەیە بۆی سیستەمێک لە ناو هەر یەکێ لەو تاکانە بچێندێ وەکو توانایەک بۆ ئیشێک لە ئیشەکان بکات
ئەمانە هەمووی چی دەیکات سیاست دەیکات بەڵام ئەوەی کە لێرە ڕەبتە بە بابەتەکەوە لێرە ئێمە دەبێ لەو شوێنە سیاست وەرگرین کە ڕەبتی بەچیەوە هەیە پەیوەندی ئینسان و ئینسان ینی ئەو سیستەمەی کە لەو کۆمەلگایە دانراوە بۆ ئەوەی کەس دەست لە مڵکی کەس نەدا بۆ پاراستنی مڵک و بۆ پاراستنی بڵێن دەسەڵات و بۆ پاراستنی هەندێک لەو شتانەی کە بەم یاسایانە دەپارێزێت لێرە ئەگەر سیاست ئەمە بێ ئەو کاتە کەسەکان ڕادێنێ لەسەر ئەوەی کە مڵکی یەکتر نەبن یعنی ئەو کاتە و سیستەمە مڵک پارێزە مڵکەکە دەپارێزێت ئەگەر هاتوو لە شوێنەکە یەکێکیان لەو کەسانە مڵکەکەی بردیانی چی ینی لە سیستەمەکە لایداوە ینی ئەم سیستەمە بە تەواوەتی چاکوچایە دا نەمەزراوە ئەو کاتە دەبرێتە کوێ دەبرێتە محکەمە بۆچی سزا دەدرێ لەسەر ئەوەی کە ئەم سیستەمە لە ناویا بە تەواتی نەچەسپێنراوە وە سزا دەدرێ و دواتر ئامادە دەکرێتەوە بۆ ئەوەی جارێکی تر ئەو هەڵەیە نەکاوە ئەو سیستەمە پەیڕەوە بکاکە دانراوە یاسا دانەرەکان دایانناوە لەبەر ئەوە مەوزوعی قەزای چییە کۆمەکی ئەوە دەکا ینی پاسەوانی جێبەجێکردنی یاسایە لە شوێنەکە یاسا جێبەجێ نەکرا ئەو حەلی دەکات و ئەو وای لێ دەکات کە جێبەجێ بکرێت تەمانیتر لێرە هێز بەکاردێنرێ بۆ جێبەجێکردنی یاسا لەبەرەوە لادان لە یاسا چییە حەسەب ئەمەی سکرات دێڵێ نەخۆشیەکی دەرونیە ئەوانەی لە یاسا دز یانی چی ینی کەسێک کە دەرونی ناساغە کەسێک تەعەدا دەکات لە سنووری کەسێکی تر ئەم کەسە چییە ئەم کەسە ناساغە چی ناساغە دەرونی ناساغە ئەمانەی کە دەرونیان ناساغە دەبێت چی بگرێن دەبێت چارەسەر بگرێن کێ چارەسەریان دەکات دادگا چارەسەریان دەکات لە ڕێگەی ئەو هێزەی کە هەیەی جا لێرەش بۆ وەرزشەکە ئەویش کۆمەڵی یاسا و ڕێسای خۆی هەیە کاتێک بەپی ئەم ڕێسایە و بەپی ئەم یاسایانەی تەندروستی لە ساغی کەسەکە هەڵسو کەوتی نەکرد نەخۆش دەکەوێت کە نەخۆش کەوت دەبێت کە شاکی کاتەوە دەبێت پزیشک شاکی کاتەوە پزیشکی ژەر وەکو چۆن لەوێ لە دادگا عەزیەتی کەسەکە دەدرێت بۆ ئەوەی دەرونی چاک بێتەوە لە پزیشکی ژانی شت عەزیەتی چی دەدا کەسەکە دەدا نەشتەرگەری دەکا ئازادی پێدەدانی تاوەکو چی بێت تاوەکو چاک بێتەوە ینی لە هەردوو لاچی هەیە سزایە لە ڕاستیان ینی پزیشکەکەش سزا دەدا بەڵام ئێمە لەبەرەوە دەچینە لای پزیشکە ناکەین سزامان دەدا چونکە پزیشک ڕەبتی بەچیەوە هەیە بە جەستەمانەوە هەیە ئەو کاتە جەستە وەکو وا بێت منداڵێکی ئێمە بێ عجولی کرد بێ ئەمە حەسکەینەوە کەسێک بێ عەقڵی کات لەبەرەوە لێرە کاتی ئێمە دەچینە لای دکتۆرە وەستەمان نییە وەکەوەی کە دەچینە بەردەم حاکمێک بۆچی چونکە حاکمێک من محکەمە دەکا نەک جەستەم بەڵام پزیشکێک کێ محکەمە دەکا جەستەم محکەمە دەکا جەستەم من خۆم دەیبەمە بەردەمی محکەمەی کات وەبی پشکنێت تا بزانێ لەکوێ خەلەلی تایە لێرەوە وابزانم ئیتر ڕۆشن دەبێتەوە کار یەک لەو هونەرانە ئیشی چییە یەکێکیان یاساکان دادەنێ بۆ ئەوەی ئەو جەستەیە پەیڕەوی بکاتە بە ساغی بمێنێتەوە یەکێکیان یاساکان دادەنێ بۆ ئەوەی دەروونێک پەیڕەوی بکاتە بە ساغی بمێنێتەوە و هونەرێکی تر هەیە ئیشەکەی ئەوەیە ئەگەر هاتوو هەر لادانێک لە جێبەجێکردنی یاساکە ڕوویدا لەشەکەی نەخۆش خست ئەوە هونەرێکی تر هەیە ئەم لەشە دەگەڕێنێتەوە بۆ ناو سیستەمەکە وای لێ دەکا کە بتوانێت چی بکە یاساکە جێبەجێ بکە فەرزەن ئەگەر نەخۆش بێ ئەوە یاساکە ناتوانێت جێبەجێکە چاکی دەکاتەوە بۆچی بۆ ئەوەی یاساکە جێبەجێ بکات تاوەکو درێژە بە ساغیەکەی بدا بامان شێوە مۆزۆی دەروونەکە شەرعەنی شتە لەوێ عقوبەت دەدرێ بۆ ئەوەی چی بکێ ئەم کەسە دەرونی وای لێ بکرێکە پەیڕەوی لە یاساکان بکە و تاوەکو نەخۆش نەکەوێت ئێستا وابزانم ڕۆشنە کامەیان سەر بە چیە و سەر بە چ شوێنێکی ئەو مۆزوایە لێرەوە ئیتر کە ئەمە ڕۆشن بوویەوە ئەو کاتە دەتوانین چی بکەین دەتوانین بەرەبەرە
مۆزوعی ڕووپامایی و تارماییەکانی ئەم هونەرانەش بزانین ئیشەکەیان لەکوێیە. ئایا ئیشەکەی لەویایە کەسەکە لای داوە لە یاسا چاکی دەکاتەوە، یا ئیشەکەی لەویایە کە یاسای پێدەدا پەیڕەوی لێ بکاتاوەکو بە ساغی خۆی ڕاگرێت. تەوان ئەم ساغی و گەڕانەوەش بۆ ئەینەکە هەردووکیان چین؟ هەردووکیان سەختن، ڕاندە ڕاستەقینن. ئێستا دەگەڕێنەوە سەر تێکستەکە. وابزانم هەندێک ئەو مۆزوعام ڕۆشن کردەوە، چونکە بەڕاستی بەکارهێنانێکی زۆر تایبەتەیە لە ناو گریکا بۆ ئەو وشانە. ئێستا وەرزش لای ئێمە لە ڕاستیایی پەیوەندێکی ئۆتۆی نییە بە مۆزوعەوە، پەیوەندێکی زۆر لاوەکی هەیە. لەوانەیە هەندێک دکتۆر بنووسن بۆ کەسەکە ئەوەی کە پێی دەڵێن عیلاجی طەبیعی ئەوەیە. دیارە لەو سەردەما بەڕاستیەوە ئەوانە مۆزوعی وەرزش بە ڕەبتێکی جەوهەری بە مۆزوعی تەندروستی و پزیشکی و شتانەوە هەبوو، یان ئەم ئامانجەی هەبوو، ئامانجەکەی هەر بەهێزکردن و ململانەی ناو ساحەکان نەبووە. شتێکی تریشە بووە کە ئەمەیان لەوانەیە گرنگتر بوو بێ بۆ گریکەکانیانی تا ئەوی ترێ. سوکرات باسی ئەوەی کرد کە ئەوانەی کە سەر بە ڕووپامایی، یعنی تارماییەکانی ئەم هونەرە بە جۆرە جیاوازەکانیانەوە هەمویان چی دەکەن؟ هەمویان ئیدعای ئەوە دەکەن کە لەش بە ساغی ڕادەگرن یا دەروون بە ساغی ڕادەگرن. تەوان ئەوانیش ئەوانیان پەیوەندی بە دەروونەوە هەیە، جیاوازن لەوانەیان کە پەیوەندیان بە لەشەوە هەیە. ئەوانەی پەیوەندیان بە لەشەوە هەیە مۆزوعی چێشلێنانە لەگەڵ جوانکاری لەش. ئەم دوانەیان ئەمە ڕووپاماییە هەردووکیان. یەکێکیان وەکو بڵێ لەش وا لێ دەکا کە مەرغوب بێت بەبێ ئەوەی ئەو شتەی تیابێکە ئەم ڕەغبەتە دروست دەکا، یا ببورن شتێک وا لێ دەکا بۆ لەش، ینی بۆ ئەو کەسە مەرغوب بێت. خۆرە خواردنێک وا لێ دەکا کە بۆ ئەو تامەکانمان مەرغوب بێت لە کاتێکا خواردنەکە خۆی ینی باش نییە، هەر حسابی چێش کراوەتیایە، هەستەکان کراوە لێرە. لەش جوانی دێ چی دەکا؟ لەشی ئینسانەکە وا لێ دەکا کە مەرغوب بێت، جوان بێت. ئەمەش بەچی؟ بە شێوازێکە لە ڕاستیە لەشەکە خۆی ئاوانیە. جا بزانین ئەمانە چۆن دابەش دەکات، چی ڕەبتی بەچیەوە هەیە، کامیان سەر بە کامیانە. ئەڵێ ئەمانە گرنگی بە هیچ شێوەیە گرنگی بە ساغی و نە لەش نە دەروون نادەن. ینی مۆزوعی لەش ساغی و مۆزوعی دەروون ساغی لەلایەن ئەسڵەن مۆزوع نیە. ئەوەی مۆزوع لەلایەن ئەم دوانە چۆن بۆ دەرەوە وا دەرکەون کە ساغن. و تۆ بێگومان بۆ ئەوەی تۆ شتێک وا لێ بکەی کە ساغ نیشان بدا، دەبێ ئیلا ناو شتە چی بێ؟ دەبێ خۆی ساغ نەبێت. یعنی لە پشت ئەم هونەرەوە چی، لە پشت ئەم ئیشەوە چی هەیە؟ نەخۆشخستنی دەروونەکان و لەشەکان هەیە. یعنی پێویستە لەشەکان ناشرین بن تا جوانکاری ئیشی خۆی بکات. یعنی بە معنایەکی تر دەبێ لەشەکان جوان نەبن، یعنی خۆیان لە خۆیان جوان نەبن و وەرزش نەکەن تا، یعنی وەرزشیان پێ نەکرێتە ئەو جوانی وەرگرن. بۆچی؟ بۆ ئەوەی بە شکلێکی ساختە ئێمە وایان لێ بکەین جوان بنێون. بۆچی؟ چونکە ئەگەر هاتوو وەرزشی کرد خۆی جوانە، پێویستی بەچی نییە؟ پێویستی بە جوانکاری نییە. لەبەرەوە لێرە کاتێ شتەکان خۆیان بە دروستی هەن، بازاڕی چی نامێنێ؟ بازاڕی ڕووپەمایی نامێنێ. و شتەکان کە خۆیان تەندروست بوون ئەو کاتە ئەوەی بازاڕی ئەوە نامێنێ ئێمە میکیاژ یان کەین بە شێوەیە کە تەندروست نیشان بدەن.
ینی وا دەرکەون کە ساغن لەبەرەوە لە کۆمەڵگایەکە ئەم تارماییانە پێیا دەبن تارمایی هونەر کە ئەو کۆمەڵگایە لە ڕاستیە نەخۆشە و ناشیوێ نەخۆشیەکەی چارەسەر بکە دەیەوێت چی بکە دەیەوێت بە بەرگی ساغی بیپۆشێت وە کۆمەلگایەکی تەممەڵە کۆمەلگایەکی تەممەڵە بەو معنایە نایە بچێتە ژێرباری ئەو مەسئولیەتی کە هەیەی لە بەرامبەر ئەوەی کە لەشی بە ساغی ڕاگرێ و جەستەی بە ساغی ڕاگرێ بۆ ئەوەی کە ئەمەش ناکات جەستەی چی لێ دێ جەستەی بەرەو خراپبوون دەڕوە بەرەو نەخۆشی دەڕوە دەرونی چی لێ دێ بە هەمان شێوە بەرەو نەساغی دەڕوە بۆ ئەوەی ئەمانە جوان کەینەوە وایە نیشان دێن کە هێنن پێویستمان بە چییە پێویستمان بەو ئێنانەیە کە ئەو تارماییانەی ئەو هونەرانەیە کە لە هونەرەکان بە ساغی شتەکان ڕادەگرن و ساغی شتەکان دەپارێزن بەڵام ئەمان ساغیەکەیان ناپارێزن بەعکسەوە نەخۆشیەکەی دەپارێزێت بۆچی چونکە ڕووپۆشی دەکا بەوەی کە ساغە کە ساغیشی نوان دەو کاتە بیر لە چاکبوونی تۆ ناکەیتەوە چونکە پێت وایە ساغ ینی یەکەم جار دەبێ ئەم شتە نەخۆش بێ تا ئێمە وای لێ بکەین کە ساغ بنوێنین کە ساغیشی نوان هەر ساغی نواندەکە ڕێگرە لەوەی کە لە نەخۆشیەکە دەربکرێت و ببێتە شتێکی ساغ لەبەر ئەوە بۆ ئەوەی بازاڕی ئەم ڕووپامایە بمێنێ ئێمە پێویستمان بە چییە پێویستمان بەوەیە هەموو شتێک ناوەکەی بۆش بێ هەموو شتێک ئەوە نەبێ کە خۆی نیشان دەدا پزیشکمان زانینی نەبێت بەڵام بەرگێکی لەبەر کردبێ خەڵک قەنەعات بکە بۆی کە دەزانێت ئەندازیارمان عینی شد مامۆسامان عینی شد قوتابیمان عینی شد یعنی قوتابیمان ئەوەی نەبێ کە فێر بێت ئەوەی بوێ کە خۆی نیشاندا کە تەلەبەیە و دەخوێنێت خوێنەوارە دەیەوێت فێر بێت بەڵام بەبێ ئەوەی دیلەوە بکاتەوە فێر بێت ئیشی هەر ئەسڵ بە فێربوو نەبێت یعنی کۆمەلگایەکە دەیەوێت ڕوویەکی جوانی بۆ دروستکەی و ڕازیە بەوەی کە لە ناوەوە چی بێت لە ناوە فاسد وێ بەس لە دەرەوە جوان بێت ئەو کاتە منافەسەکە دەکەوێتەوە کێ دەکەوێتە ئەوەی نێوان ئەوانەی کە کێ دەتوانێت بە جوانترین شێوە ئەم شتە نەخۆشە بە ساغی پیشان بدات ئەلێرە ئیتر هونەرمەندی سێر و سەمەرە دروست دەبێت بۆ میکیاشکردنی ئەو شتانە وەکێ دەتوانێت کە نەخۆشترین دەروون بەس وای لێ بکە کە بە ساختترین دەروون خۆی نیشان بدات تەمان ئەمە ئیتر بەهێزترینیانە بەهێزترین ساختەکارە وەک ئیتر لێرە کۆمەلگایەک دێتە ئاراوە کە فعلەن پەیوەندیەکانی هەمووی دەبنە پەیوەندی وێنەیی ینی پەیوەندی ڕاستەقینە نامێنێ بۆچی چونکە ئەمانە کە دەکەونە ناوباری ڕاستەقینەوە هەموو ئەو دەمامکانیان دەکەون و ناشیرینەکانیان دەردەکەوێت کە ئەو بەو شلینە جوانە شاراوەتەوە بۆ ئەوەی ئەم ڕوانە بمێنن بە جوانی دەبێت چی بکەین دەبێت بواری تاقیکردنەوە نەهێڵی کە بواری تاقیکردنەوەمان نەهێشت ئەو کاتە ئەمانە ینی هەموو شتێک بۆ پاراستنی چییە بۆ پاراستنی ئەو شکڵات جوانەیە کە ئێمە بە ساختە دروستی دەکەین بۆ شتەکان و حەقەتی ئەو شتەی پێ دەپۆشین ئەلێرە ئیتر سیستەمێک دروست دەبێ هەموو کارکردنی لەسەر چییە لەسەر پاراستنی ئەو دەمامکەیە و وای لێ دێ ئەم دەمامکانە پیرۆز دەبن لەبەرەوە هەڵماڵینی ئەم دەمامکانە مەترسیدارترین شت دەبێت و ینی تەقدیسکردنی دەمامکەکان دەبێتە جۆرێک لە تاکتیک بۆ پاراستنی ئەو سیستەمەی کە لەسەر ئەساسی چی دامەزراوە لەسەر ئەساسی ئەو وێنە ساختانە دامەزراوە تەبەن لێرە ئیتر ئەوانەی کە خەریکی ڕووپاماین ئەو جۆرە لە ئینسان کە سکولات خاصەتەکانی باس کرد، کەسێکی نەترسە وەک گوێی لەوە نییە چی ڕوو دەداتەوە، لەسەر ئەساسی ئەو وێنە ساختانە دامەزراوە. تەبەن لێرە ئیتر ئەوانەی کە خەریکی ڕووپاماین ئەو جۆرە لە ئینسان کە سکولات خاصەتەکانی باس کرد، کەسێکی نەترسە
گرنگەوەیە شتەکە بکە و خەڵکەکە قەناعات پێ بێنێ دوایی چی ڕوودەدا مشکلە نیە لەلای و ئەم جۆرانە لە کەسکە ینی ئەوەی پێی بڵێ حەقیقەت لەلایەن دەبێت نەمابێ ئەمانە دەبنە کارێکتەری ئەساسی و کۆمەلگایە ینی هەر ئەمانە تۆ فەرزەن ئەندازیار دەبینی بەس ئەندازیار نییە چییە؟ وتاربێژە بەس لە شێوەی ئەندازیارا دەرکەوت پزیشک دەبینی وتاربێژە یعنی پزیشکەکە بە زمان قەناعەتت پێ دێنێ کام دەرمانە چییە؟ ئەمانە دەرمان و چاکن و ئاوان و دەرەجە یەکن و فلان و هەرکەس خواردبێتی چاک دەبێتەوە ئەم نەشتەرگەریە بکەی باشە و فلان و فیسان وە لێرە هێزی کەسەکان دەچێتە ناو چیانەوە دەچێتە ناو زمانیانەوە قودرەتی قەناعەت پێهێنان بۆ کەسانی کە دێنە لایەن ناچێتە ناو زانستەکەەوە ناچێتە ناو هونەرەکەەوە وە لێرەوە گرنگی بەوە نادا کە ئەم لەشە چاک بێتەوە گرنگی بەوە دەدا چون قەناعەتی پێبێنێ ئەم شتەی بۆ بکە لە کاتێکە شتەکە ناتوانێت بیگەڕێنێتەوە سەر باری تەندروستی خۆی وە لێرەوە ئەو دکتۆرانەی کە بەم طریقە سایکۆلۆژی ئیش دەکەن لەوانەیە لە ڕووی توانای پزیشکیەوە توانایەکی زۆر کەمیان هەبێ بەڵام لە لای خەڵک مەرغوبن بۆچی چونکە توانای ئەوەی هەیە کە خەڵکەکە تەڵقین بکە بەوەی کە چاکی دەکاتەوە واگەر چاکیش نەبێتەوە ئەو هەروە دەزانێت ئەو باشە و ینی وای دەبینێ کە چاک بێتەوە ئەمە جۆرەکە لە گەمەی سایکۆلۆژی کە ئەو کۆمەلگایە هەمووی پێکەوە دەیکەن و پێ رازین بۆ ئەوەی شتەکان لە ئاستی ڕواڵەتا بمێنێتەوە کەس بە پرسیارەتێکی ڕاستەقینە هەڵ نەگرێت